الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا وانەیەکی تر لشرح 40 نووي بخزمت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و بیکاتە مایەی قورسبوونی تەرازوی چاکەکانمان و عاقبەت خێرمان کاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئینشاء الله تعالا. لە فەرموودەی 22 دەفەرمێ عن أبي عبد الله جابر بن عبد الله الأنصاري رضي الله عنه أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم فقال: أرأيت إذا صليت المكتوبات وصمت رمضان وأحللت الحلال وحرمت الحرام ولم أزد على ذلك شيئا أدخل الجنة؟ قال: نعم. رواه مسلم. ئەو فەرموودەیەکە کە بەڕاستی زۆر دڵی ئینسانی خۆش دەکاتن و زۆر موژدەبەخشە و ئینسان ئەگەر تەماشای ئایەت و فەرموودەکانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام لێیان ورد بێتەوە پێشەوەی کە لە دنیا بچێتە تەر دەزانی داخۆ بەهەشتیان دۆزەخیە، دەزانێ داخۆ ئەو ئینسانە دەچێتە بەهەشتیان دەچێتە دۆزەخ زاهیریەکەی دەنا ئەوەی دیکە عایدی خوایە تەبارەک و تەعالا. بەڵام ئینسان لە هەموو کەس چاکتر خۆی دەناسیتن، ئینسان لە هەموو کەس چاکتر خۆی دەناسی و ئاشنایە بە ئەعمالی قەلبی خۆی کە گوتمان کردەوەکانی دڵ زۆر گەورەترن و زۆر مهمترن لە کردەوەکانی ئەعزاکانی دیکە. طبعاً هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەتی ئەوانەی کە لە مەدینە ژیابوون پرسیاری زۆر کەمیان لە پێغەمبەر کردوون عەلەیهی سەڵات وسەلام. چەند پرسیارێکی مەحدودیان لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات، بەڵام جاری وا هەبوو شتیان هەدیان دەدا نەفەرێکی کە لە بادیەی دەهات دەیانگۆ پرسیاران لە پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وسەلام بۆی ئەوان دابنیشن پرسیارەکان بکەن و گویان لە وەڵامەکان بێت. جابری کوڕی عەبدوڵڵا کێچێکە لە سەحابە بەڕێزەکان ئەنساریە، لە مەجلیس دانیشتووە دەفەرمێ أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم فقال: پیاوێک پرسیارێکی لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام. طبعاً لێرانە دەرسێکی زۆر گەورەی تێدا بۆ ئێمە برا بەڕێزەکانی خۆم. زۆر جار دەبینی بە تایبەتی لە هەندێک تەفسیر و لە هەندێک ئەوانە زۆر خۆ سەرقاڵ و مەشغوڵ دەکەن بە ناو فڵان کەس ناوی چ بووە، ئەسحاب الکاف ناویان چ بووە، براکانی یوسف ناویان چ بووە، ئەو سەحابەیە چێ بووە. ناو مادام لە ناوەرۆکەکەی هیچ شتێک ناگۆڕیتن مهم نییە، ئەومان زۆر ئاگا لێ بێ. مادام ناو لە ناوەرۆکەکەی گۆڕانکاری بەسەردا نایەنێتن گرنگ نییە ناوەکەی بزانین یان نەزانین ئەو سەحابە چێ بۆ ئەو پرسیارەی لە پێغەمبەری خوا کردویان چێ نەبوو عەلەیهی سەڵات وسەلام. گرنگەوەی ئەو ناوەرۆکە بۆ ئێمەشە بۆ ئەویشە، ئەوە مهمە. وەڵامەکەی پێغەمبەری خوا کە ناوەرۆکی پرسیاری ئەو سەحابەیە ئەوە دەبێ ئینسان گرنگی پێ بداتن. ئەوەش هەم بۆ ئەوە و هەم بۆ ئێمەشە. لەبەرەوەش چوونە بەهەشت باوەڕتان بێ زۆر ئاسانە. یعنی چکە جاری وایە دەبینی گوێت لە محاضەرەیەکی دەبی، گوێت لە دەرسێکی دەبی، کابرا هەموو وەچ کابرای گوتی کونەمشکانت لێ دەکاتە قەیسەری، ینی لە پیستی خۆت دەڵێ دێ دەرێ هەندە بێزارت دەکات، وای لێ دەکە هەموو ڕێکت لێ دەگریتەوە. بەو شێوەی نییە.
تەماشای و فەرمودەی و وەڵامانە بکەن. دەفەرمێ ئەڕائەیتە، ئەوە پرسیار لە پێغەمبەری دەکا عەلەیهی سەلام، ئەڕائەیتە لێرانە بە مانای ئەخبرنی، پێم بڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، پێم بڵێ ئیدا صەلەیت المەکتوبات، 5 نوێژەکان بکەم لە کاتی خۆیاندا. مەکتوبات ئەو 5 نوێژەن کە خوای گەورە واجبی کردوون لەسەرمان، باسی سونەتان ناکات. طبعاً لە ڕیوایەتێکی دیکە شاتووە کابرایەک سەحابەیەکی دیکە دێ لە پێغەمبەر پرسیار دەکا عەلەیهی سەڵات وسەلام، تقریبا لەگەڵ ئەو حەدیسەی تێک دەکەنەوە، بەڵام سیغەکەیان جیاوازە، بەس ئەو چ دەڵێ وەڵڵاهی نە لێیان زیاد دەکەم نە لێیان کەم دەکەم، دەشڕووە، یعنی بەس واجباتەکان دەکەم بەلای سونەتەکان داناچم، بەس واجباتیش نادۆڕین. پێغەمبەر چ دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام؟ دەفەرمێ دەخەلە الجەنە ئین سەدەق، ئەگەر ڕاستکە ئەچێتە بەهەشت. دەفەرمێ پێم بڵێ ئەگەر نوێژەکانی واجبم کردن وەسومت ڕەمەضانە و ڕەمەزانیش بە ڕۆژوو بووم وأحللت الحلال، ئەو شتانەی کە تۆ بە حەڵاڵت داناون لایمیش وەکو شەریعەت ئاگاتان لێ بێتن، وەکو گوێڕایەڵی خوا، چکۆ فەرقیا هەیە دێمە سەری ئێستانەکە، چکە هیوایە بەلای حەرامی داناچی لە بەرەوەی نییە کە حەرامە، هیوایە کافریشە مەشروبی ناخواتەوە، هیوایە کافریشە گۆشتی بەرازی ناخوات، هیوایە کافریشە بەلای زینایەدا ناڕوات، لەبەرەوە نییە کە حەرامە، لەبەرەوە پێی شتێکی قێزەونە، پێی شتێکی قێزەونە. دەفەرمێ وأحللت الحلالە، و ئەو شتانەی کە خوا تەبارەک وتەعالە بە حەڵاڵی داناون ئەمیش بە حەڵاڵیان دادەنێم، وحەڕەمت الحەرامە، و ئەو شتانەی کە خوا بە حەرامی داناون ئەمیش بە حەرامیان دادەنێم، ئەمیش بە حەرامیان دادەنێم، وەلەم ئەزید عەلا ذەلیکە شەیئا، هیچ شتێک لەوەی کە گوتم زیادی ناکەم، هیچ شتێک لەوەی کە گوتم زیادی ناکەم. أدخل الجنة، دەچمە بەهەشت؟ قال نعم، فەرمووی بەڵێ. طبعا لێرانە نە زەکاتی تێدایە نە حەزیشی تێدایە. طبعا لێرانە برا بەڕێزەکانی خۆم، ئەو دوو خاڵەی دوایی أرأيت إن صليت المكتوبات وصمت رمضان وأحللت الحلال وحرمت الحرام، جێی هەردووچی دیکەی تێدا دەبیتەوە، جێی هەردووچی دیکەی تێدا دەبیتەوە. یعنی نەدانی زەکات چی حەرامە، گونەهبار دەبێتن، کەواتە مادام گونەهبار دەبێت ئۆتۆماتیکێ نەگە کاورا پارەی هەبێ و دەوڵەمەند بێ زەکاتەکەی دەداتن. بەڵام هەندێک لە عولەما دەفەرمون کاتێکە ئەو سەحابەیە ئەو پرسیارەی لە پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەر زانیوێتی عەلەیهی سەڵات وسەلام ئەو پیاوەی فەقیرە، ئینسانیش هەتا پارەی نەبێ و ئیمکانیەتی نەبێ زەکاتی لەسەر واجب نییە. و دەشفەرمون حەج هێشتا واجب نەبوو بوو، چونکە حەج لە ساڵی 9 هیجری و هەندێکی دەڵێن لە 10 هیجری لەو کاتەی حەجی ماڵی خوا واجب بووە. بەڵام ئەگەر جاری وا هەیە برا بەڕێزەکانی خۆم کە بە تەفاسیلی ناچنە ناو ئەو قەزەیە حەڵاڵ و حەرامە، ئەو دوو بابەتەی دیکەش، ئەو دوو ڕوکنەی دیکەش لە خۆیدا کۆ دەکاتەوە. ئەمڕۆ یەکشت زۆر گرینگە ئیهتیمامی پێ بدەین و هەر کەسێک برا بەڕێزەکانی خۆم ئەو قسەی لەو برا دڵسۆزەی خۆتان و لەو قسەی میش نییە، ئەو قسەی خوا و پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام. هەر کەسێک نوێژەکانی مەزبوط بوون، نوێژەکانی مەزبوط بوون بە پێوەری شەرع، بە پێوەری قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، هەموو شتەکانی دیکەی مەزبوط دەبن.
هەموو شتەکانی دیکەی مەزبوط دەبن و لە ڕۆژی دواییش تەماشەکەن لە ڕۆژی دوایی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی محاسبەی ئینسان دەکات لەسەر ئەعمال یەکەم شت لەسەر چمان محاسبە دەکات لەسەر نوێژ ئەگەر نوێژەکان مەزبوط بوون هەموو شتەکانی دیکە چ دەبێتن مەزبوط دەبێتن بەڵام خوا نەخواستە لە نوێژەکاندا ساقیت بین بکەوین ئەوە نییە بڵێ وەڵا جار ڕۆژوان بێنن ئەو جارەی زەکاتی بێنن حەجی بێنن تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى چۆن ئێستا قوتابیەک دەیەوێتن ماجستێر بخوێنێتن دکتۆرا بخوێنێتن دەبێ بچی ئیمتیحانی چ بکاتن ها کەفای ئینگلیزی ئەگەر دەرەجەی پێویستی هینا چکە جاری وایە دەبینی کابرا ئینگلیزیەکەی مەزبوط نییە بەڵام لەو بابەتەی خۆی کە دەوێت ماجستێری لێبینی تۆ پرۆفیسۆرە لەو بابەتەی کە دەوێت دکتۆرایەکەی بینی تۆ پرۆفیسۆرە زۆری شارەزایە بەس لەبەرەوەی لێرانە ساقی دەبێت لێ ناگەڕن ئیمتیحانی ماجستێر و ئیمتیحانی دکتۆرایەکەی بکات ئینسانیش ئەگەر لە نوێژان ساقیت بوو ناچنە سەر ڕۆژوان لە ڕۆژی دواییدا ناچن دەل ناڵێ قەیدی ناکەم مادام نوێژت نینە جابزانام داخۆ چەندت ڕۆژ وێنە لەبەرەوەش نوێژ سەنجی مەحەکە ئینسان ئەگەر نوێژی نەبوون نوێژان نەکا با ڕۆژوان نەگرێتن چکە نوێژ نەکەر کافرە کابرای کافریش عیبادەتی لێوەرناگیرێتن ڕۆژووی لێوەرناگیرێ زەکاتی لێوەرناگیرێ حەجی لێوەرناگیرێ هەموو کردەوەکانی بەڕوودا دەدرێنەوە لەبەرەوە لە چ دەست پێ دەکا لەو پێنج نوێژە دەست پێ دەکا ئەڕائەیتە پێم بڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیدا صەلەیت المەکتوبات ئەو پێنج نوێژەم لە کاتی خۆکردن و نوێژیش برا بەڕێزەکانی خۆم نوێژی ڕاستەقینە ئەو نوێژەیە کە بە جەماعەت لە مزگەوت بکرێتن بەڵێ خلاف لە مابەینی فوقەهایە ئایا نوێژی جەماعەت واجبەیان سونەتە فەرضی عەینیان فەرضی کیفایەیە بەڵام وەڵڵاهی ئەو برایەتانە من نەموجتەهیدم نەوە بەڵام ڕێی ئەو عالمانە زۆر 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 بەقووەترە کە دەڵێن نوێژی جەماعەت واجبە مەگەر کابرا عوزرێکی شەرعی هەبێت لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەو شوێنانەی کە باسی نوێژ دەکات دەفەرمێ چی دەفەرمێ فەرکە ها یان دەفەرمێ وەرکەعوا مع الراکعین لەگەڵ ئەوانەی کە ڕکوع دەبن ڕکوع یعنی لە نوێژی جەماعەت و ئەو کابرایی کە وەڵام دەداتەوە لە ڕۆژی دوایی کە کابرایەکی جەهەنەمیە خوا پەنامانداتن ما سەلەکەکم فی سەقەڕ ئەڵێ چی ئەڵێ لەم ئەکون ئوسەلی واڵێ لەم نەکن من الموسەلین لەگەڵ نوێژکەراندا نەبووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هاتۆتە سەرم کەسێکی لە شوێنی خۆم دابنێم کەسێکی لە شوێنی خۆم دابنێم ئیمامەت بکا بۆ خەڵکی ئەوانەی کە لە ماڵەوە نوێژ دەکەن خۆ قمارێ ناکەن مەشروبی ناخۆنەوە ئیشی فاحیشە ناکەن نوێژیاکا لە ماڵێ هاتووم چم خانوەکانیان بەسەر دابسووتێنم مادام نایەنە نوێژی جەماعەت بۆ ئێمە عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم با دەرز بێت دەفەرمێ تمەی پێغەمبەری خوا پیاوێکی کوێرم کەسی شک نابم دەستم بگری هیچ کەسم نییە دەستم بگری بمهێنیتە مزگەوت ئیجازە هەیە لە ماڵەوە نوێژەکانی خۆم بکەم فەرمووی بەڵێ ڕۆی گوتی وەرە وەرە عەبدوڵڵا هاتەوە گوتی گوێت لە بانجێ گوتی بەڵێ گوتی ئەجیب حەیە عەلە السەلا وەرە مزگەوتێ ئیجازەی بە کوێرێک نەداوە کە کەس نێ دەستی بگریت ئەدی ئەمن و توی چاوسا ماڵمان لەبەر لە تەنشت مزگەوتەیە ئەو سەماعە گەورەشیان داناون کابرا ئەگەر نظام خەوی چ بێتن حەفت خەوانی ڕادەپەڕینیتن لەبەرەوە ئەگەر نوێژەکەمان مەزبوط بوون ئەوجا ڕۆژووی ڕەمەزان برا بە ڕێزەکانی خۆم فەرموودە زۆرن بەڵام وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ من صام
رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک ڕۆژووی ڕەمەزان بە ڕۆژوو بێ ئیمانی پێ بێ کە خوای گەورە واجبی کردووە و باوەڕیشی بە پاداشتی لای خوای پەروەردگار هەبێ، هەرچی کە گوناه و تاوانی کردوێتی پێش ئەو ڕەمەزانی خوای گەورە لە هەموو گوناه و تاوانەکان لێ خۆش دەبێ. وحللت الحلال، ئەو شتانەی کە حەڵاڵن ئینسان تەمەتوعیان پێوە بکە، و ئەو شتانەی کە حەڵاڵن خوای گەورە تەبارەک و تەعالا بۆ ئێمەی خەڵق کردوون و بۆ ئێمەی دروست کردوون و ڕوخسەتی بە ئێمە داوە تەمەتوع بە حەڵاڵی خوای پەروەردگار بکەین، بەڵام لە حەڵاڵیشدا سنوورێک هەیە زێدەڕۆیی نەکەین، ئیسراف نەکەین، بە شێوەیەکی شەرعیانە معاملەی لەگەڵ بکەین. وحەڕەمت الحەرامە، و ئەو شتانەی کە حەرامن خۆمی لێ بپارێزم تخونیان نەکەومەوە مەگەر ناچاری بێتن کە ناچاریەکانیش ئەحکامی ناچاریەکان جیاوازن. دەفەرمێ وەلەم ئەزید عەلا ذالیک، لەوەی زیاتری ناکەم. طبعا ئەو پرسیارێکە بەڕاستی برا بەڕێزەکانی خۆم جارێ بۆ ئەوەیە کە خەڵک نییە لەسەر سونەت و لەسەر زێدە عیبادەت تەنقیسی خەڵکی دیکە بکات، چکە هیواهەیە لەوانەیە بەس ئیشی زۆرە، کەسابەت تێدەکا، ماندووە، لەوانەیە هەر پێڕابگا بێتە نوێژی جەماعەت لە مزگەوت بکات. گلەیە لێ مەکەن مەڵێک کاکە لۆ دانانیشی لە دوای نوێژێ بەیانی تا ڕۆژ هەڵدێتن، باویش خۆ خێرێکی گەورەیە، بەس کاکە پێی ناکرێ ئەوی ئیشا هەیە تو چیەوە دوای نوێژێ بەیانی لێ دەنوی هەتا نیوەڕۆیە قەرزدار یەکێوێ خەوەکەی، بەس ئەو فەقیرە ئەگە دەگەڵت و دانیشی حراجیکەی ناشنوی تۆ دەبی غارداتە ئیش و کار و کەسابەتی هەتا نوێژی نیوەڕۆیە، نە ڕۆژوەکەی دەزانی چۆن گرتووە، نە عیبادەتەکەی چۆن گرتووە، نە خەوەکەی، هەر عەقڵەکەشی تێک دەچێتن. تەماشەی میزاجی خۆت مەکە بۆ عیبادەت و خواپەرستی، قیاسی مەکە بۆ خەڵکی دیکە. لەبەرەوەی ئیوایە کە نەفتە بەخێوێ ناتوانێت دانیشی کاکە، ئیوایە تو 10 ڕۆژان 10 شەواندا دەنیشین لەیلەتول القەدر زۆرمان نەما و خوا بە قسمەتمان بکات. کابرا ئیوایە کا قەناعەتی وایە زۆربەی سەحابەش، کاکە سەحابەی وایە دەڵێ سوێنت بە قورئانێ بۆ دەخۆم شەوی لەیلەتول القەدر 27 ونیە مامۆستا بۆ یەکدی حراجکەی بڵێن وەڵا فڵان کەسی بێ تەقوایە هەر 10 شەوان دانانیشیتن، خۆ شتێکی باشە هەر 10 شەوان دانیشی، ئەوەی پێیکرا بە هەر 10 شەوان دانیشیتن وەڵا زۆر گەورەیە، سنەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەکو خۆ جێبەجێ کردووە، پێغەمبەر هەر 10 شەوان دانیشتووە عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام دەبینی کابرا ئیشی هەیە، مەشغەڵەتی هەیە، سەرقاڵە، یعنی یەک شت مەبەسمە بیڵێم سنەت لە یەکتر نەکەینە واجب، سنەت لە بابی سنەتەکاندا بمێننەوە، و سنەتیش لە نەفەرێک بۆ نەفەرێکی دیکە جیاوازە، ئیوایە لە ماڵبەخشین زۆری ئازایە، ئیوایە لە شەو نوێژان زۆری ئازایە، ئیوایە لە ڕۆژوان زۆری ئازایە، ئیوایە لە غەزایە زۆری ئازایە، هەر یەکەو لە شتێکی ئازایە. ئەوەی کە ئەتۆی لێ ئازای مەیسەپێنە بەسەر ئەو تەنشتەی خۆت کە لێی ئازانیە. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەتمان خێرکە. دەفەرمێ ئەگەر ئەو شتانم کرد لێم زیاد و کەم نەکردن ئەدخولوا الجەنە، ئەچمە بەهەشتێ. فەرمووی نەعەم، بەڵێ. یا ڕەبی خوای گەورە تەبارەک و تەعالا لەوانەمان بجێڕی کە بتوانین زیاتریش بکەین لەو شتانە و خۆمان ماندووکەین، بەتایبەتی ئێمە لە سەردەم و زروفێکی فتنەدا دەژین، فتنەیە کە ڕۆژانە شوبهاتمان بۆ دروست دەکرێت لەسەر ئەو کەناڵە ڕاگەیاندنانە بە پارەی ئەو میلەتەی، شوبهاتمان لە دیندا بۆ دروست دەکرێت، شوبهاتمان لە حەڵاڵ و حەرام بۆ دروست دەکرێت. ئەگەر خۆمان شارەزا نەکەین و ئاشنا نەکەین بە دینی خوای پەروەردگار، دەبینی زەرەرمان پێدەگەینن، وە شەهەواتیش ئەو هەر باسی مەکە کە بەچ شێوەیەکە لە زروف و زەمانێکی زۆر ناسکدا دەژین، بەڵام بە حەول و قووەتی خوا یەکێک دەبین کە برای پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام و دەست لە ناودەستی پێغەمبەر دەنین عەلەیهی سەڵات وسەلام. والسلام عليكم ورحمة الله وبركاته.